ئەم کۆرسانە ئەگەر بەس ئەوەندە بێت کە ئێمە بتوانین لەحزەیەک لەو گیانی بیرنەکردنەوەیە بەرەو گیانی بیرکردنەوە بێت ئەمە زۆر ئەنی ئەمەندە زۆر چونکە بەلایانی کەمەوە ئێمە لەو کاتە لەگەڵ خۆمانە دەبین جا ئەم کۆرسانە وەکو بڵێ هیچ ئامادە باشیەکیان تیان نییە بۆ مانایەکە شتێکە بێت چونکە تۆ ئەمەد کرد شت وتنەوە فەزای بیرکردنەوە دروستن ینی ئەو معلوماتە حازرەی چونکە ئێستا لە زانکۆکانە ئەوەی کە هیچ دەکرێت تەداولی معلومات تەداولی معلومات خەزانەی معلوماتت هەیە تۆ معلوماتەکەت دەبەخشیت بڵاوی دەکەیتەوە و ئەم معلوماتەش بەردەوام معلوماتێکی تکراریە ینی تۆ هەمیشە لە بەردەستایە و یعنی شتێکی حازر بەدەستە مقابلەیەکی دۆڵۆس هەیە لەسەر ئایدیاکان قسە دەکا ئینسان چۆن دەگا بە ئایدیایەک لە شوێنەکە لەبارەی ئەوە پرسیاری لێ دەکەن ئایا تۆ ڕۆشنبیری ئەویش دەڵێ من ڕۆشنبیر نیم چونکە ڕۆشنبیر مەخزەنێک لە معلوماتی ڕۆشنبیر دەبێت بگەڕێ معلومات بۆ کاتەوە بۆی بۆ هەر شتێک هاتە پێشەوە لەناو ئەم خەزێنەها شتێک دەربێنە و نیشانی بدات و ڕۆشنبیر لای ئەو تەبان خەزێنەکەی خەزێنەی معلوماتە تەبان ئەم ڕۆشنبیرە بە ڕۆشنبیری غەیرە ڕسمی کە عبارەتە لە مامۆستاکانی زانکۆوانەی لە بواری ئەکادمیش دەکەن یا ئەوانەی کە لە دەرەوەی بوارەیش دەکەن لە بواری میدیا و لەوێ شتەکانیان دەگا ینی زیاتر ئەدیب و نووسەرەکان کە هەن خەزێنەی معلومات پێویستیان بەردەوام بە گەڕانە بۆەوەی معلومات کۆکەنەوە بۆەوەی شتێک کاتە پێشەوە لەبارەی هەر شتێکەوە بیانەوێ لەوێ معلوماتەکە حازەکە دەربێن و جا دۆڵۆس دەڵێ لەو شوێنەی ئێستا کە من مقابل قسە دەکەین لەبارەی ئەمەوە ئەمەی کە ئێستا من دەڵێم لە ڕاستیا ینی شتێکی خەزم کراوە یعنی چی ینی بیرکردنەوە لەو حاڵەتا کە لە ئەو گفتوگۆی لەگەڵ دەکەن پرسیاری لێ دەکەن لەو حاڵەتا بیرکردنەوە حازر دەبێت و کاری خۆی دەکات نەک شتێکی پێشینە ئەڵێ دواتر ئەمەش کە دەیڵێم ناتوانم هەڵی گرمەوە ینی ئەوەی کە دەیڵی تۆ ناتوانانی هەڵی گریتەوە بۆی جارێکی تر باسی بکەیتەوە ئەمی تریان کە باسی دەکەیتەوە ئەمە لە ڕاستیا حکایەتکردنە ینی ئەمە وتن نییە شتێکەیە تۆ حکایەتی دەکەیتەوە ئەمەی کە حکایەت دەکرێتەوە ڕێگوکۆ و تەقلیدەی لێ دەکە باسمان کرد کردەیە کە تەقلیدی نییە لەگەڵ کردەیە کە تەقلیدیە کردەی تەقلیدی و ژیانی تەقلیدی ئەو ژیانەیە کە کلتورەکەی دەگوازێتەوە ینی لە بەردەستایە حازرە لە بەردەستایە بە ئاسانی دەتوانین تەداولی پێ بکەین بەس ئەمەی کە بیرکردنەوە دەیکات تەداولی نی یعنی ئەمە و جارێک ڕوو دەداوتەوە و ئەمەی ڕوو دەدا دەکرێت دواتر تۆمار بکرێت و بخرێتە دۆخەنەری تێکەوە یعنی دۆخی تەداولەوە و مۆزۆی تەداول و ئەم گواستنەوەی ئەوە ئاڵ و گۆڕکردنە ئەمە تەوان هەر دینێکی زانستی تازە زۆر گرنگی پێدەدا و بیرمەندە تازەکانەوانەی کە ئیتر وەکو بڵێ لە ئێستا هەن زۆر مۆزۆی ئەم مەوزوعە وەکو بڵێ بۆتە بابەتێکی هەرە گرنگی بیرکردنەوە بەڵام بە چه ئاراستەیەک بەو ئاراستەیە ناکە ئەم مەوزوعی تەداولە سەربیە ینی بە معنای ئیجابیەکەی تەداول هەموو ژیانی ئەمە تەداولە ئاڵ و گۆڕکردن ئاڵ و گۆڕکردنی زانیاری ئاڵ و گۆڕکردنی کاڵا ئاڵ و گۆڕکردنی هەموو شتێک بەس بیرکردنەوە ئەوەی کە بەرهەمی دێنێ ئەوە نییە کە ئاڵ و گۆڕی تێ دەکرێت یعنی دوو کەسی بیرکەرەوە کە پێکەوە دەکەونە ناو گفتوگۆ ئاڵ و گۆڕی ئەفکار ناکەن ئەوەی کە ئێمە بە ئێن پێی دەڵێن ئاڵ و گۆڕکردنی ئەفکار وەرە بە تۆزێ بۆ چوونەکانمان بگۆڕینەوە یعنی وەکو وابێ لە بازاڕ ئاین مقایەزە بکەن ئەم گەرمی لایە و تەماتەی لایە تەماتە بەگەنم ینی لەناو بیرکردنەوە ئەم مقایەزە نییە دوو کەس دە کەس چەند کەس دەکەونە ناو بیرکردنەوە و پێکەوە بوونیان لە ناو بیرکردنەوەیە حش تەداولێک لەو بەینە ڕوونە چی ڕوودەدا بیرکردنەوە خۆی ڕوودەدا یعنی ئەوانەی کە لەوێن دەکەونە ناو بیرکردنەوە
يعني چی يعني بە معنایەکی تر لە ڕاستیە ئەویتر نامێنێ ینی ئەویتر کە لەگەڵتایە یعنی تۆ هەست ناکەی کەسێکت لەگەڵایە تۆ لەگەڵ خۆتا دەدوێت تەنانەت ئەوەی کە دەدوێ لەگەڵ ئەوەی کە دەبیستێ ئامان پرۆسە دەکەن یعنی ئەمە نییە کە ئەم شتێک دەڵێ ئەو وەری دەگرێ وەرگرتن نییە هەردووکیان ئەوەی کە دەوترێتە ناو زەمینە ساز دەکات بۆ ئەوەی کە ئەوانە پێکەوە بیرکردنەوە لە بابەتێک یعنی ئەو بیرکردنەوەی ئەو کە دەدوێ بیرکردنەوە کە دەدوێ دەمانبا بەرەو شوێنێک بۆ ئەو شتانێکمان دەخاتە بەردەم بۆ ئەوەی بیری لێکەینەوە ینی بابەتەکان حازر دەکات ینی ئەوەی کە هەیە حازری دەکات لێرە ئێمە تەرکیزمان کۆ دەبێتەوە لەسەری بۆی بیری لێکەینەوە کێشە گەورەکەش لەوایە کە ئێمە ئەم تەرکیز و بیرکردنەوەمان لەسەر شتەکانی یعنی ئەمە شتەکان دەکەین بەبێەوەی بیری دەکەینەوە و ئەوەی یعنی ئەگەر شتێکە بێ بە ناوی ینی پەروەردەبوونی بیرکردنەوە فعلا دەبێت لە فەزایەکی ئەوە ینی دەبێ نابێت بیرکردنەوە بۆ چوونەکان نەقڵ بکرێن دەبێت بابەتەکان حازر بکرێن بۆ بیرکردنەوە چونکە هەر کەسێک لە ئێمە دەتوانێت بیر لەو بابەتانە بکاتەوە بگا بە حەقیقەتی ئەو بابەتە ئەوە مەبدا دیکارتەکەی کات پێشتر باسم کردو جا ئەمەی کە هەیە لێرە من تقریبا وانانەی پێشوو بزانم پەیوەندەکەی ڕۆشن کردوێتەوە چۆنە و ئەمە شەر تەنها درێژەدان بوو بەوەی کە ئێمە لە عینی کاتی شاخ ئێمە پێکەوە کۆبووینەتەوە بزانین کۆبوونەوەکەمان چیە ئەوەی کە کۆبووینەتەوە ئەمە چییە وە کاتێک کە بیرکردنەوە کۆمان دەکاتەوە من هەست دەکەم بۆ خۆم هەست دەکەم ئەمەندە بەسە ینی ئەوەی کەوتنە ناو بیرکردنەوە گرنگترە لەو ئەنجامانەی لە بیرکردنەوە دەکەوت بۆچی چونکە تۆ کەتیتە ناو بیرکردنەوە تۆ لە ڕاستی ئەنجامەکانت ناوێت تۆ ئەگەر شتێکیش ینی بابەتێک کە بێ بیری لێ کردبێتەوە هەرگیز بیرکردنەوە تکرار نابێتەوە ینی تۆ هەمان بابەت دووجار وەکو یەک بیری لێ ناکەیتەوە هەر جارێک کە بیر لەو بابەتە دەکەیتەوە لە ناو کرانەوەیەکی تر ڕوو دەدات ینی هەمان بابەتە ینی بە هەمان شێوازەر دەگەیتەوە بە هەمان حەقیقەت بەڵام ئەمەی کە پێی دەگەیتەوە هەرگیز ئەز ناکەیت کە پێشتر پێی گەیشتویت ینی دایمە تازەبوونەوەیەکی بەردەوام هەیە لەبەرەوە لە ناو بیرکردنەوە دووپات بوونەوە وجودی نییە هیچ شتێک دووپات ناکێتەوە هەر وەکو ئەو ڕووبارە هیراکلیتۆسە کە دووجار ئێمە ناتوانین خۆمانی تێفرە دەی خۆمانیانی لە ناو هەمان شتا ئێمە کە کەوتینە ناو بیرکردنەوە لە ڕاستیە لە ناو دایمە لە ناو ئاوێکی تازایی هەر جارێک کە دەچینەوە ناو ئەو دەریایە نییە کە پێشتر هەبوو ئەو ڕووبارە هەمان ڕووبار نییە چونکە ئەو ئاوەی کە لەوێ هەبوو ئەو ئاوە نییە جارێکی تر ئاوێکی تر دێتە شوێنی ئەمە وەکو سەرەتایەک بۆی تۆزێکە بکەوینە ناو بیرکردنەوە و لە منیش لەو فەوزایە بێمە دەرێکە لە ڕێگا تووشی بوو وانەی یەکەم ئێستا دەست پێ دەکەین بە خوێندنەوەی تێکست و هێشتا هەرمنە و چەند پەرەگرافەی کە وەکو سەرەتایەک بە باشم زانی پەرەگرافەکان هێشتا و ماون دوایەوە پەرەگرافەکان تەواو بوون ئەو کاتە تەبەن مقدمەی ئەو کتێبەش کە دامانناوە بەشێکە لەو پەرەگرافانە و پەرەگرافەکانی تر ڕەبتن بەو مقدمەیەوە ئەمە وەکو سەرەتایە کە مانگەی کە بەردەوام بووین لەگەڵیا پێویست بوو دوای ئەوە ئیتر لەگەڵ ئەو گفتوگۆی ئەو سێ کەسا دەڕۆین کە دیکات منەوە مۆبایلەکەم سامت دەکەم ببوورم لەگەڵ سێ کارێکتەرەکەی دیکاتە دەڕۆین بزانین ئەوان بەرەو کوێ دەڕۆن و فعلا تێکستی دیکارتی ژاوایە ئەگەر خۆی وەکو خۆی معلوماتت هیچ ناداتێ معلوماتی تیان نییە تۆ هەر دەڕۆی هەست دەتەوێت بگەیتە شتێک معلومات بداتێ معلوماتت ناداتێ بەڵام لەگەڵ ئەو تێکستا تۆ بیر دەکەیتەوە یعنی ئەگەر بێت و بەبێ نەکەوتیتە ناو بیرکردنەوە لەگەڵ تێکستەکە لە ڕاستیان نەخوێنیتەوە باشتر یعنی خوێنەوەی هیچ شتێک نادا چونکە کە خوێنتەوە هەست دەکەی ئەمە کۆمەڵە قسەی سادەیە و
یانی ئەگەر بڵێن دیکارد نەبوایە کاوا ناوی هەیەوەین کراوە دەمە کەسێکە لە خۆیەوەندە قسەی ڕووپوش دەکاتەوە. طبعا تێکستەکان وا دەکەن کە من لە ناو تا حەدێکی زۆر لە ناو هەمانە و بابەتانە بمێنمەوە کە لەوانەکانی پێشوە هەن، بەڵام بێگومان ئەو بابەتانە کە دەڵێم جارێکی تر بیریان لێ دەکەینەوە دەگەینە شتانێکی تر لەگەڵیان، ینی ناگەینەوە هەمان شت نەک ئەمان حەقیقەت، ینی ناگەینەوە ناو هەمان ڕۆشن بوونەوە، ینی هەمان شت ڕۆشن دەبێتەوە بە ڕۆشنبوونەوەیەکی جیاواز لەو ڕۆشنبوونەوەی پێشوو، ئەوەی دەگۆڕە ڕۆشنبوونەوەکەیە. ئەمەش سروشتی بیرکردنەوە وایە، ئەو ڕووناکیەیە، ئەو ڕووناکیە ئەو ڕۆشنبوونەوەیە هەر جاری ڕەنگی خۆی هەیە. ئەمە تێکستەکەیە. تاوان ئەم دوو وانەیە هەردووکیان پەیوەستن بە مەوزوعی زانست و پسپۆڕیەکانەوە، ینی ئەوەی کەمە پێی دەڵێن پسپۆڕی لە بوارێک لە بوارەکانە. دیکار لەگەڵ تاوان دابەشبوونی زانستەکان نییە بۆ ئەم پسپۆڕێت جایانە بە بێبوونی شتێکی پێش ئەمەی کەم پسپۆڕیان هەبێت. و ئەم دابەشبوونەی بەردەوامی زانستەکان، ینی بەردەوام زانستەکان هەر دابەش دەبن، ینی لە دابەشبوون تا ئێستا ڕانەوەساون، وەکو وا بێت کۆمەڵێ لقی بێکۆتای لقی زانست هەبێت. بەڵام زۆر جار هەست دەکەی ئەو لقانەی زانست کە لە مەجالێک لە مەجالەکانە دەیکەنەوە لە ڕاستیە زیادە ڕەویە، ینی هیچ نییە، شتێکت پێ ناڵێت. جا دیکارت باس لەوە دەکا ئەو تەسەورانەی کە ئێمە ئەمانە لەبارەی پسپۆڕیەوە و عادەتەن ئەو قسەیە باوە هەیە کە تۆ نابێت خەریکی هەموو زانستەکان بیت و نابێت پێکەوە خەریکی دوو زانست بیت، چونکە ئەگەر پێکەوە خەریکی دوو زانست بوویت لە هەردووکیانە خراپ دەبیت. باشتر وایە یەکێک لە زانستەکان بە قوڵی بگریت و بڕێیت. ئەم قسەیان یانی شتێکی باوە و زۆر جار لاشمان منطقی بۆ، یانی فەرەزەن ناکرێت کەسێک لە عینی کاتا پیانۆژەن و وەسای دیواریش بێت، یا بۆ نمونە فیتەر بێت و لەو لاشەوە خەریکی بۆ نمونە ڕۆمان نووسین بێت، یا خەریکی فلان بێت و ئەمانە شتێکی تریش بێت لەگەڵیا، یا چەند شتێکە لەوانەیە هەر زۆر دوور من لێکەوە. و تەسەورێکی تریشەیە دەڵێ ئەمەیان تەسەورێکی زۆر سۆفستاییانەیە، تاوان دەبێت جای بکەینەوە لەم تەسەورە دیکارتیە. ئەوەی کە دەڵێ لە هەموو شتێک بزانە و لە شتێکیش هەموو شتێک بزانە، ینی ئەمە پێمان دەڵێ لە شتێک هەموو شتێک بزانە و لە هەر شتێکی شتێک بزانە، ینی ئەو شانەی ڕەبتیان بەیەکەوە نییە، ینی گیان هەرێکەیان دەبێت تۆ بەجیاوی زانی، بەڵام لە هەرێکە تۆزێ بزانە. بۆچی؟ وەکو ئەوەی ڕۆشنبیرەکەی کە دۆڵۆز باسی دەکات، بۆ ئەوەی لە ناو خەزێنەکەتا باسی هەر شتێکرا تۆکە و کارتە ڕاکێشی و تۆش قسەیەکە دەبێت لە مۆزوعا بکەیت. ینی ئەمە ڕەبتی بە معلوماتەوە هەیە بزانینە، ینی معلوماتت با لەسەر هەر شتێک لە شتەکان هەبێت و بەڵام لە شتێکیشا با معلوماتت زۆر بێت. ئەمەی لاقی بە تێگەیشتنی لەو مەجالەوە، بۆ ئەمەیان دروستە کە باز لە معلومات بکەیت، بۆ ئەوی تۆ کەسێکی فرەزان بی، خەڵک دایماس کە تۆ زیرەکی دەزانی، پڕی لە عیلم، پڕی لە معرفەت، دەبێ هەدبەکەت پڕکەی لەم شانە. کەسێ باسی فیزیای کرد تۆ شەر شتێکت پێ بێت لە خۆتۆ، یانی شتی معلوماتێک کرد لابێ بێڵێ، کەسێ باسی بایۆلۆژی کردت بیت باسی جیراتی بۆ بکەیت. طبعا ئەم جۆرە لە کەس کە تۆ لەگەڵی شار دەڕۆی ئەوە نییە مناقەشە بکەیت، چونکە ئەو معلوماتەی لایە و ئیتر کە پرسیار دروست دەبێ ئەم نازانێت چی بکات. عکسەوە لەوانەیە بە غەڵەتی شتێ بگە هەست دەکات تۆ دەتەوێت حراجی کەی پێ بڵێ نەزانە بۆیە پرسیاری دەکەیت. جا دەبێ ئەمانە جیاکەینەوە،
دیکارتیش پێمان ئەماشمان پێ دەڵێ دیکارت پێمان دەڵێ ئێمە دەکرێت زانستەکان پێکەوە فێریان بین ئەسڵەن پێویستمان بەوە نییە تاک تاک بچین زانستەکان فێر واوەی بەم ڕێگایە دەڕوا بە هەڵا دەڕوات بەڵام ئایا دیکارت دەمانەوە دەڵێ کە سۆفسایەکان دێڵێن کە ئێمە لە هەموو شتێک بزانین و لە یا بڵێن لە هەموو شتێک دەزانین بۆ نمونە وەکو گۆرگیاس کە دەڵێ من جوابی هەموو پرسیارێک دەدەمەوە تاوان ئەمەی کە جوابی هەموو پرسیارێک دەداتەوە ئەمەش دۆخێکی تریە لەمان شتایانی سیستەمێک لە مێشکی ئەم کەسایە هەر شتێک بێنە بە پێ و سیستەمە دەتوانێت چی بکات تاجی ئەو شتە بکات بەڵام ئەم شتێک کە تاجی دەکات هەر ڕەبتی ئەسڵ بە زانستەکەەوە وەکو کەسێکی کە ئەعتقادێکی دینی ئایدۆلۆژی هەیە وا قسە دەکات کە لە فیزیا دەزانێت وا قسە دەکات لە کیمیا دەزانێت وا قسە دەکات ئەمانە بەکاردێنێ بۆ مەبەستێکی دیاریکراوە بەس خەڵکێک لەبەر ئەوەی کە لەو مەجالە نا شارەزانیە کە گوێ لەم دەگرێ وا دەزانێت ئەم فعلەنەوە شارەزایە لە هەموو شتێک لە حلمی بەڕ و بەحری پێوەکو دەڵێت شکرات وتەنیەوە لە جالی ئەوانی ترەوەیە کە ئەم وا دەزاندێ کە دەزانێت لەو مەجالانە بەڵام مۆزوعی دیکارت تەبەن ئەمانە نیە مۆزوعی دیکارت ئەوەیە ئەم زانستانە هەمووی سەرچاوەکانیان بنەماکانیان لە ناو عەقڵایە و هەر مرۆڤێک دەتوانێت بگەڕێتەوە بۆ بنەمایانە و جگەل لەوەش بەبێ گەڕانەوە بۆ ئەو بنەمایانە لای ئەو خوێندنی زانستێک لە زانستەکان ئەوەندەی زانی لێ دەکەوێتەوە قازانجی نیە بەو معنای دیکارت بێت ئەم جۆرە لە پرۆسەی تعلیم کە لە ناو ئێستا پرۆسی تعلیمی مۆدێرن لە ڕاستیە بەبێ ئەوەیە کە دیکارت باسی دەکات یعنی چی یعنی ئەم پرۆسەی تعلیمە بەپی ئەم تەسەوری دیکارت بێ ئەوەندە زەرەری زۆرە زەرەر دەدا ینی وەکو بڵێ شتەکان ناتوانێت ڕێکات تاوان دیکارت لێرە هەندێک شت هەیە هەندێک مۆزوع هەیە بەڕاستی دەرکی پێکردەوەی پێشبینی کردو یەکێک لەو شتانەوە بوو کە لەوانەکەی پێشوە ناقەشەیەک دروست بوو لەسەر مۆزوعی ڕاضیات و مۆزوعی ئەوەی کە ئێمە لە ڕێگەی گەمەیەکی ڕازیەوە دەکرێت بگەینە حەقیقەتێک بە حەقیقەتەکەش تەجریبی بێت تامان ڕێک دیکارت باسی ئەو شتە دەکات بە نەسەن لە ڕاضیاتە باسی دەکات ڕاضیات و ئەندازە کە باس لەوە دەکات لە ڕێگەی ئەم یاریەوە ئێمە هەندێک جار سوتفەی هەندێک شت دەکەین بەڵام ئەمە بە کارێکی زۆر خراپ دەزانێت سەلبی دەزانێت چونکە ئەمە چی لێ دەکەوێتەوە ینی ئەوەی لێ دەکەوێتەوە کە ئێمە بەبێ هیچ بنەمایەک ینی ئەم شتات بۆمان دەردەکەوێت کە ئاوایە بەڵام نازانین بنەماکەی چییە ینی بەبێ زانینی بنەماکەی بۆچی چونکە لە بنەماکەوە نەچوین بە ڕێکەوت دەمە دەرچووە وە لێرە باسی ڕێکەوت دەکات لە زانستا کاسم ڕێکەوت لە زانستا وجودی نیە ئەنەوەی کە بە ڕێکەوت دەیزانی دواتر باسی دەکات کە چیە لە کاتی خوێنەوەی تێکستەکە ئەوە باس دەکەین کە ئەم ڕێکەوتە چییە بۆچی کەسێک ڕێکەوتی شتێک دەکا و شتەکەش ڕاستایە ئێستا بە تێکستەکە دەست پێ بکەین ئەڵێ لە ڕێساکان کتێبی ڕێساکان ئەوە ڕێساکانی بیرکردنەوە ئەڵێ خەڵکی لەسەرەوە ڕاهاتوون هەر کاتێک هەڵوەستەیان لەسەر هەندێک لە لێکچوون لە نێوان دوو شتدا کرد بەهۆی ئەمەوە ئەمان حکم لەسەر هەردووکیان بدەن گەر لەسەر جیاوازی نێوانیشیان وەستان ئەوەی لە یەکێکیاندا دڵنیان کە ڕاستە ئەو ڕاستیە لەوی تریان بسێنەوە بەم شێوەیە بەراوردێکی خراپ لە نێوان ئەو زانستانەدا دەکەن کە بە شێوەیەکی هەمەکی لەسەر زانینێکی عەقڵی دامەزراوە هەلێرە دیکارت باسی ئەوە دەکات کە ئێمە زۆر جار یعنی ئەگەر خۆتان لە حەزتان کردبێ زۆرێک لەو شتانێک کە ئێمە وەکو زانینێک دەیدەین بەوانی تر لە ڕێگەی تەشبیهەوە دووسی دەکەین یعنی شتێک دەشوبێنین بە شتێکی تر و لە ڕێگەی ئەوە دەڵێن ئەو شتەوایە یا شتێک لەگەڵ شتێکی ترە
بەراورد دەکەیت لە بەراوردکردنەکەمانە شتێک لەما هەیە لەوی ترانیە لەبەر ئەوەی شتێک لەما هەیە و لەوی ترانیە هەموو ئەو شتەکانی تریش لەگەڵیا لەو شتەی تر نەفی دەکەیت. بۆ نمونە ئێمە ئاژەڵێک ببینین، ئاژەڵەکار بە تەبیعی چاوی نییە، تەیرێک ببینین باڵندەیە کە چاوی نییە، لەبەرەوەی کە چاوی نییە و هەموو باڵندەکانی تر چاویان هەیە ئێمە ئەوەی لێ بسێنینەوە کە ئەمە باڵندە بێت. یعنی لە ڕێگەی شتێکەوە کە لەمانە ئێمە کۆمەڵی حەقیقەت لەوە نەفی دەکەین کە لەما هەیە. بە پێچەوانەشەوە دوو شت دەکرێت لێکچوونێکی زۆر ئاوا شتێک لە شتێکا لێکچوونەکە بێ لە بینیانە بەهۆی ئەم لێکچوونەوە یەکسەر دەڵێن مادام ئەمەیان ئاوایە، یعنی ئەو شتانەی کە ڕەبتی بە لێکچوونەکەەوە نییە دەڵێن ئەویش ئاوایە. یعنی چی؟ یعنی مادام لەم شتا لێک دەچن کەواتە لەوی تریشا لێک دەچن. لەبەرەوە کاتێ حکمی لەسەر دەدەین ئەو حکمە دەدەین کە ئەو شتە ئاوایە لە کاتێکە ئەو شتە ئاوا نییە. ئەی چی ئەمەی خەڵەتان دۆ تووشیتەوەم کردووە؟ ئەو لێکچوونە ڕواڵەتی وە خۆتان ڕۆژانە لەوانەیە لە زۆرێک لە قسەکانتان هانە گەر بیرکەنەوە ئەو بەراوردە دەبینن. یعنی ئێستا بۆ ئەوەی ئێمە بڵێن وەسی ئێمە خراپە دەڵێن چی؟ دەڵێن ئەوروپا باشە. یعنی شتێک داد دەنین لە ڕێگەی و بەراوردکردنەوە دایمە قسەیەکی تر دەکەین. یعنی لەبەرەوەی ئەو شتە ئاوایە بۆی ئەمە دەبێ ئاوا بێت، نەک ئەمە لە خۆیان دەبێ ئاوا بێت. یعنی ئەمە لەبەر ئەوەی ئەوی تر ئاوایە چونکە مێشکمان دایمە بەراورد دەکات وە زۆربەی حجەتەکانمان کە ئێمە لەسەر یەکتر دووسی دەکەین لە ڕێگەی بەراوردەوە. فڵانە کەس ئاوا دەکات تۆش دەبێ یعنی ئاوا بکەی مادام ئەو ئاوایە بۆ ئەوی تر دەبێت تۆش ئاواوی بۆ من بۆ وە تەبان ئەم جۆرە لە بەراوردکردن و حکومکردن هەموو کەسێک پێی دەوێرێت تەنانەت منداڵێکیش پێی دەوێرێت. منداڵێکیش ئەم بیانوانەی هەیە کە مادام ئەو ئاوا منیش لێکشواندن دەکات لە بین شتەکانە خۆی دەشوبێنێ بە منداڵی دراوسێکەیان لەوێ کە خۆی دەشوبێنە دەڵێ مادام ئەو من و ئەو لە یەک دەچین ئەو شتەی هەیە دەبێ منیش ئەو شتەمە بێ بۆ هەر لێک بچین، ینی بۆەوەی جیا نەبینەوە جیاواز نەبین. ئەمە خۆی جۆرێکە لە بەکار غەڵەت بەکارهێنانی لۆجیک. بە زۆرێک لە وتارانەوە لەوانەیە کە بەناوی لە کۆڵنەوە دەنووسێن خۆتان ئەگەر لەوانەیە وتام لە حەزتان کردبێت کە بەبێ شوباندن جاری وایە کەسەکە نازانێت ناتوانێت یەک قسە بکات دەبێت ئیلا نابشوکێن و حکمەکانی کە دەری دەکا هەمووی لە ڕێگەی شوباندنەوە. یان بۆ نمونە ئەگەر ئێمە ئەوروپا وەک ئایدیالێک لە زەینی ڕۆشنبیرەکانمانە دەربێنین زۆر زەحمەتە بتوانن لەسەر شتێک لە شتەکان قسە بکەن چونکە بەپی ئەو ئایدیالە دەڵێن ئەم حکم لەسەر ئەمیتر دەبن، یعنی لە خۆیان ناتوانن چی بکەن لێ بکۆنەوە. لەبەرەوە ئەم جۆرە لە تەشبیه ئێمە چی دەکا زۆر جار دیکارت باسلەوە دەکا ئەڵێ ئەم جۆرە لە لێکچوون و ئەو جۆرەش کە بڵێن لە شتێکە ئەو شتە نییە ئێمە ڕاستەکەی لێ دەسێنینەوە ئەمە ئەڵێ وای لێ کردوین ئێمە لە ناو مۆزۆی زانستەکانە تەسەورێکمان بۆ دروست بێت کە ئەویش ئەوەیە ئێمە ناکرێت دوو زانست پێکەوە فێر بین یا جاری وایە وەکو بڵێ زانستەکان بە شکلێک جیا بکرێتەوە و حکمێک لەم بارەیەوە بدرێت کە حکمەکە ڕەبتی بەم لە ئەساسەوە ڕەبتی بەم لێکچوونەوە هەیە. ئەڵێ ئەوان پێیان وایە هیچ کەسێک ناتوانێت لە یەک کاتا لە هەموو ئەو هونەرانەدا لێ هاتوو بێت کە ئاستێکیان لە لێزانی و ئامادەیی جەستەیی دەوێت. بەڵام کەسێک گەر خۆی فێری یەک هونەر بکات ئەوە ئاسانە لە هونەرەدا بێت بە هونەرمەندێکی لێ هاتوو. ئەوە لە توانای دەستەکاندا نییە لە یەک کاتدا زەوی بکێڵن و قیسارەش بژەنن یا چەند کارێکی لێکچووی جیا لە یەکتر پێکەوە بکەن. دەستەکانە و کارانەیان بە ئاسانی پێ ناکرێت و دەتوانن تەنها یەکێک لەو کارانە بکەن. ئەوان باوەڕیان وایە ئەمە بۆ زانستەکانی شەماشتە. یعنی لێکچوونەکە لە بینی چایە؟ لە بینی کارە پیشەیەکانە لەگەڵ زانستەکان و کارە پیشەیەکان و زانستەکان چونکە ئێمە تەنانەت کارە پیشەیەکان بە زانست دەزانین
و ئەوەی ئێمە وەکوتم لە زانکۆکانە فێری دەبین کاری پیشەیە ینی کە تۆ زانینت ڕەفت کرد بە بازاڕەوە یانی چی ینی تۆ فێر دەکا پیشەیەکە دەبێت ئەوە ئیشەکە دەبێت و ئەم تەسەورە دێ ئەوەی پیشەیە بزانە هەر لە ئەساسەوە خۆی ئەمە تێکەڵ کراوە زانست لەگەڵەوەی کە پیشەیە بەڕاحەتن تۆ فێری دەبی ئەم دوانە لە ئەساسەوە تێکەڵ کراوە ئەوەی پیشەیە ناونراوە زانست کەسێک دەچێت بۆ کارێکی پراکتیکی هەندەسە دەخوێنێ و تەنانەت بۆی پەروەردەیەکی باشە بێ دەبێت تۆ ئەم کەسانە لە ناو تاقیگەکان فێرکەی بیان بێتە ناو ئیشەوە ئەو تەسەورە باوەی کە ئێستا ینی ڕەواجی پێدەدێت کە ئێمە دەبێ فەرەزەن ئەندازیارێک دایمە لەسەر بیناکان و لەوێ دەرسی پێ بوتێتەوە بۆ ئەوەی خبرەیەکی ئەمەلی پێیاکات ئەم خبرە عەمەلیە دەکرێ وەستایەک بیناسازی بەبێ ئەوەی هەندەسەی خوێندبێ هەر بە سەلیقە پێیای کردبێت لەبەرەمەشە جاری وایە دەڵێن وەستایەکی باش ئەوەی کە لە ناو ئیشی بینا بووە لە ئەندازیارێک باشترە بۆچی چونکە سقەی زیاتر پێ دەکرێت یعنی کەسەکە دەچێت لە وەستایەک دەپرسێت کە خبرەی لە چەندها بینا هەیە تا بچێت لە ئەندازیارێک بپرسێت چونکە هەست دەکا ئەو خبرەی ینی ئەو فێر نەبوو ئەی لە کاتێک کە ئامانجی ئەم ئەندازیارە چییە ئەوەیە کە بینایەکی باشمان بۆ دروستکە جا هەر لە ئەساسەوە زانستەکان لەگەڵ ئەوەی تەکنیکیە تێکەڵکراوە جا ئەو دەڵێ ئەم تێکەڵکردنە چونکە ئێمە وا دەزانین زانستەکان و هونەرەکان سەنعەتەکان لێکچواندنمان دروست کردووە لە بینیانە وەکو یەکن لەبەرەوە حکمەی لەسەر لاینەکەەوە هێناومانە لە شتە پیشەیەکانەوە هێناومانە دەیدەن بەسەر زانستەکانیشە یعنی لە ناو کارە پیشەیەکانە بۆ نمونە دوو کاری زۆر جیاواز کە تۆ خۆتیان لەسەر ڕابێنی ئەو تەسەورە هەیە کە تۆ سەرکەوتوو نابی وەکو کەسێک کە تەنیا یەکیشانی کردووە بۆ نمونە ئەندازیارێک کە خەریکی بیناسازیە لە عینی کاتیشا خەریکی بۆ نمونە میکانیکرێت یعنی میکانیکەکە کۆمەکی ناکات لە بیناسازیەکە لە یەک کاتە ئەگەر هەردووکیان بکە لەگەڵ ئەگەر کەسێک یەکێکیان بکە ئەم کەسە ئیشی باشترە لە ویتریان بۆیە فرە پیشەیی واد لێ دەکا کە تۆ چی نەبی لە هیچ پیشەیەکە بە باشی نەچیتە پێشەوە تەبان ئەمە بە شێوەیەکی جزئیش بێ لە مۆزوعی پیشەکانە وایە ینی هەر پەندی کوردیش هەیە وابزانم دەڵێ کەسی ئەمەکارە بێکارە شتێکی لەو بابەتەیە ینی ئەوەی کە هەر زۆر لە کارەکان کامە لە ڕاستیە هەموو شتێک بزانێ ینی هیچ نازانێت دەبێت یەکێک لە شتەکان بە باشی بزانێت و مۆزۆی جاکردنەوەی اختصاص هەر خۆی ئەمەیە ینی کە تۆ لە ئەمە خوێندنە دەکەی دواتر بۆی لە اختصاسێکە سپۆر ینی سپۆریەک پیاکەی لەو مەجالا ئیشکەی لەبەرەمەیە ینی جاکراوەتەوە بۆچی چونکە تۆ ناتوانانی لە یەک کاتا لە دوانا سەرکەوتوو بیت ئەمە تەبان بۆ شتە تەکنیکیەکان وایە بەڵام دیکارت پێی وایە ئەم تەسەورە کە لە تەکنیکەکانەوە کارە تەکنیکیەکانەوە وەرگیراوە هێنراوە بۆ زانستەکان واش بیر کراوەتەوە زانستەکان ئێمە ناکرێ پێکەوە بیانزانین و زانستێک لە زانستەکان دەبێت چی بکەین ئێمە بەجیا هەر زانستێک لە زانستەکان فێربین طبعا کێشەکە ڕێک دیارە ئێستا ڕۆشنە کە لە ئەساسەوە لە دەرئەنجامی تێکەڵکردنی ئەوەی زانستە بەوەی کە تەکنیکە هاتووەتە ئاراوە کێشەی گەورە ئەوەیە ئێستا زانست تەکنیکە لەبەرەوە ئەم قسەیە کە لەبارەی زانستەوە دەکرێت ینی لەبارەی تەکنیکەوە دەکرێت ئەو تەکنیکەی کە پێی دەڵێن زانست دروستە ئەمە تەبان تەسەورێکە تەنانەت لای زاناکانی ئێستا ئەم تەسەورە تەکنیک تەکنۆلۆژیا زانستە ئەم دووە هەر تەکنۆلۆژیا خۆی خودی تەکنۆلۆژیا زانستە لەم ماوانەی پێشوو یەکێک لە هاوڕێ کۆنەکانم کە ئێستا یەکێکە لە زانەکان لە ئەمریکا لە بواری فیزیا هەندێک قسەمان پێکەوە کرد من لەبارەی زانستەوە پرسیارم لێ کرد فعلەن ئەو خۆی هەر ڕاستوخۆ ئەمەی وتی ئێستا زانست ینی تەکنۆلۆژیا ینی هەرچیم دەکرد ئەو بدەم ئەوە ڕۆشن کەمەوە کە زانست تەکنۆلۆژیا نیە ئەو ینی نەمان دەتوانی بەڕاستی پێکەوە هەنگاو بنین
وەلای ئەو زانست تەکنۆلۆژیا بەس ئەمە دیکار دێڵێ لە ڕاستیا زانست تەکنۆلۆژیا نییە و زانست تەکنیک نییە سەنعەت نییە زانست شتێکە لە دەرەوەی سەنعەت ئەسڵ مۆزوعی سەنعەت یعنی ڕێک بە نەریتیکردنی زانست وەکو چۆن ئەخلاقەکەیە لە سەردەمێکا پەیا دەبێ ئەخلاقێکی تەقلیدی نییە یعنی مۆراڵێک نییە ئەم ئەخلاقا فعلەن هەن لەو کاتا پەیا دەبێت دواتر تەحول دەکا بۆ مەزەبێکی ئەخلاقی یا دینی و دەبێتە شتێکی تکراری کە بە کەڵکی تەداول بێت و ڕێک تەکنیک و تەکنۆلۆژیا و خوێندنی تەکنیکی باوا بڵێن دێراساتی تەکنیکی ئەمانە وەکو ڕێک مەزەبێک گوان بە نسبەت ئەو شتەوە کە مەزەبەکەی لێوەرگیراوە و مەوزوعی مەزەبیش لە دەرئەنجامیەوە دروست دەبێ ئەوەی کە دووپات نابێتەوە ئێمە وای لێ بکەین دووپات بێتەوە ئەوەی کە سەرتا باسم کردوتمان بیرکردنەوە دووپات نابێتەوە یعنی تۆ هەر کەسێک کە هەر جارێک بیر لە ئامان شت دەکاتەوە ئەو شتە دووپات نابێتەوە هەموو جارە ڕووناکرانەوەیەک دێتە ئاراوە ئەمە لای ئەو زانست دەکەوێتە ناو ئەم کرانەوە جیاجیانە کە ڕەبتن بە بیرکردنەوە بەڵام تۆ لە مەوزوعی تەکنیکا ئەوەی خوێندنی کە ڕەبتە تەکنیکیە عروس پێشی 1400 ساڵ چۆن بووە ئێستا هەر هەمان عروس تۆ دەخوێن نەحو هەمان تەنانەت ینی منهجی فیزیا و کیمیا و زانستەکان وا ڕێکخراوەکە وەکو شتێکی ئەبەدی بێت ینی وا ڕێکخراوەکە ئێمە وەری گرین و تەقلیدی کەین لە کار و پیشەکانمان ناپەی ڕێوی بکەین جا زانست دەکەوێتە دەرەوەی ئەمەی کە دووپات دەبێتەوە لای دیکارتەوە و ئەوەی کە دیکار بە خەتەری دەزانێ ئەمەیە کاتێک ئێمە زانست لەم تەکنیکەدا دەبڕێن کە زانست لەو تەکنیکەمان دابڕاند ئەمە دروست دەبێت کە ئێستا هەیە ئەمەی کە دیکار پێی وایە مەترسی داترا زەرەر دارە زەرەر وە فعلەن ئەگەر ئێمە بیر لە تەکنیک بکەینەوە ڕاستە کێشەی بۆ حەل کردوین بەڵام یەک دنیا کێشەی گەورەی بۆ ناوی یعنی جەنگی گەورەی دروست کردووە ئەسەر مۆزوعی دەسەڵاتی جارێک داشتەوە جارێکی تر ئێستا هێز بەهێزەکان ئەوانەی کە سەری بێهێزەکان دەخۆن ئەوانن کە ئەم زانستە لە پشتیانەوەیە ئەم تەکنیکەی کە ناوناوە زانست و لە ڕێگەی ئەوە کە بە زانستیش ناو دەبرێ ڕەوایەتی وەرگرتووە یعنی ڕەوایە بۆ نمونە قومبەلەیەکی ئەتۆمیک و زانم بدرێ لە شوێنە کەسەکە ئەمە ڕەوایە و فعلەن ئەگەر ڕەوا نەبوایە ئێستا دەبوایە لە دوای هێرۆشیماوە نەک ئەوە قەدەغا بکرایە دەبوایە کەس جورئەتی ئەوەی نەبوایە بیری لێکاتەوە بەس ئەمە ڕەوایە ینی ڕەوایە لەنەوە بیرکردنەوە چونکە ئەگەر ڕەوا نەبوایە وەکوتم قەدەغە دەکرا بەس قەدەغە نەکراوە پەرەی پێ دەدرێ یعنی چی نانی ئەوەی ڕوویداوە زۆر شێت بۆ ڕەوا بووە و ئەمانە ینی تەکنیکێکت بۆ دروست دەبێ بەبێ ئەوەی کە هیچ شتێک لە پشتیەوە هەبێت و ئەوەی ئەم بیرکردنەوەی کە دیکار ئەم زانستەی کە دیکار دێڵێ ئەگەر ئەمە لە پشت تەکنیکەوە بێ فعلەن تاکە شتێکە کە زەمانی ئەوە دەکات تەکنیک بەو ئاراسانە نەڕوا کە ئێستا ئێمە دەیبینی ینی زەمان تاکە شتێک کە زەمانی دەکا ئەمەیە هەر ئەو برادەرەی کە باسم کرد باسی ئەوەی دەکرد کە یەکەم جار چوویە ناو ئەو دۆزینەوانەوە و شتانی کە لە بواری فیزیا ئیشی لەسەر کردو و دۆزیوێتەوە بنکراوە وتی من مشکلێکی زۆر مۆراڵیم بۆ دروست بوو ئایا من ئەمە دەکەم سبەینێ وەکو بڵێ چی پێ دەکرێت ئەوەی پێ دەکرێت یا من گوناحبار نیم لە ماکە دەکرێت من تاوانم نەکردو ناماوەیەکی زۆر من لە ناو مشکلەیەکی گەورەی لەو بابەتە بوو ئێتە تەبەن دواتر حتما زار بۆ بەسەر ئەم مشکلەیە بۆ یەتوانیوەتی بەردەوام بێت یانی بەس ئەوەی زامنی ئەمە دەکا ئەوەیە کامەی لێوە پەیا بووە
يعني ئەمە نەریتیکردنەوەی ئەوەی زامنی دەکا ئەوەیە کە نایەڵێ ئەمە نەریتی بێتەوە لە وەکو نەریت حکم کات وەکو شتێکە بیری لێ ناکەینەوە دەیکات وەفعلەن ئەوەی هایدگەر پێی دەڵێ زانست بیر ناکاتەوە مەبەست لە زانستی تەکنیکیە ینی زانستی تەکنیکی بیر ناکاتەوە بەس کە دیکارت باز لە زانست دەکات باز لەو زانستە دەکات کە بیر دەکاتەوە لەبەرەوە دەبێت جارێ بەر لە هەموو شتێک بۆەوەی لەمە تێبگەین کە دیکارت دێڵێ ئێمە جارێکی تر تعریفی زانست بکەینەوە ینی جای کەینەوە چی زانستە لای دیکار چی زانست نییە ئێستاەوە ڕۆشن بوویەوە ئەوەی تەکنیکە لای دیکار زانست نییە ئەوە زانست عیبارەتە لەو بنەمایانەی بیرکردنەوە کە زانینێکمان لە بوارێکە پێدەدەن ناڕۆشنی دەکەنەوە بۆمان حەقەتی ئەو مینەمان بۆ ڕۆشن دەکەنەوە و هەر کاتێک ئێمە پەنا دەبینەوە بۆ ئەو بنەمایانە جارێکی تر بۆمان ڕۆشن دەکەنەوە یعنی شتێک نییە ئێمە بیکەین و هەڵیگرین بخێنە گیرفانمانەوە و ئەم زیندویەتیە لە ناو زانستە ئەم ڕۆحە زیندووە لە ناو زانستە زامنی زانست دەکات وەک ئەوەی کە لە حدودی ئەوەی کە مرۆییە دەرنەشێت و ئێستا زانست حدودی ئەوەی کە مرۆییە زۆر خەتەر تێپەڕاندووە ینی حدودی ئینسانی بوونی ئینسان نی تێپەڕاندووە ینی زانست زیاتر وەک ئامێرێکی بیرنەکەرەوە کار دەکات نەک وەک ئینسانێک و تەنانەت ئەو ئینسانانەی کە مربوطن بەو شتانەوە کە زانست دروستی کردوونەوە ئامێرانەوە ئەوان محکومن بە ئامێرەکان ینی ئەوان خۆیان پارچەیەکن لە پارچەکانی ئامێرەکان بۆ نمونە فڕۆکەوانێک چییە؟ فڕۆکەوانێک پارچەیەکە لە پارچەکانی ئەو فڕۆکەی کە دەیبا بەڕێوە ینی حاکمی لە ڕاستیا فڕۆکەکە نییە وەکو سوکانی فڕۆکەکەوایە وەکو هەر شتێکی تری فڕۆکەکەوایەکە ئەم فڕۆکە هەیەی ینی لە کاتی دروستکردنیا ئەم ئامێرانە حساب بۆ ئینسان کراوە وەک پارچەیەک وەک ئەندامێکی وەرگانی ناو ئەو چوزانم ئەندامێکی وەرگانی زیندوی ناو بەمانە میکانیکیەکەی ناو ئەو ئامێرە یعنی ئەگەر بێت و ئەو ئەندامە نەبێ ئیشەکە نەڕوا بەڕێوە لەبەرەوە حسابات کراوە بۆ وجودی ئینسان لە ناو ئامێرەکە کاتێک حساباتیش کرا بۆ وجودی ئینسان لە ناو ئامێرەکە ئەو کاتە ئینسانەکەی ناو ئامێرەکەش بە پێی هەڵسو کەوتەکە بە پێی ئەو سیستەمەی ئامێرەکە کار بە ئامێرەکە دەکات ئەو کاتە ئینسان لە ڕاستیا وجودی نامێنەوە زاتێک کە ئەم ئامێرە لەبەر دەستیایەتی نە ئەم لە ژێر دەستی خۆدی ئامێرەکایە ئەمە لە کێوە پێیا دەبێت لەوە کە ئینسان ون دەبێت ینی لە ڕاستیان لەگەڵ ئەو زانستەی کە ون دەبێت دیکار باسی دەکات مرۆڤیش ون دەبێت چونکە مرۆڤەتی مرۆڤ لە ناو ئەم زانستاوە دیدێ نەک لە ناو ئەوەی کە تەکنیکیە لە ناو ئەوەی کە تەکنیکیە ئەوەی وەدیدێ وجودی ئامێریانەی مرۆڤ نەک وجودی مرۆییانەی مرۆڤ یعنی لە ناو ئێستا بوونەوەری ئینسانی مرۆڤی مۆدێرن وجودی ئامێری مرۆڤی گەیاندووەتە ئەو پەڕی خۆی ئەی لە عینی کاتە ئەمە لەسەر حسابی چییە وجودی مرۆیەتی کە ون دەبێت وان وجودە مرۆیەی مرۆڤ لە ناو وجودە ئامێریەکە بە تەواوەتی لە ئاوا بوونایە و ئەوەی ئەم ئامێرە ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بەو زانستانەوەیە کە ئێمە دەیان خوێنین وە گیان لەو زانستانەی کە دیکارت باسیە دەکات لەبەرەوە دەبێت ئەم جاکردنەوەیە لە ئەساسەوە بکەین یعنی ئەو زانستانە بەڕێڕەوە دیکارتیەکان نەڕۆشتوون ئەمەی کە ئێستا هەیە ڕێڕەوەکی دیکارتی نییە یعنی ئەگەر زانست بەڕێڕەوە دیکارتیەکە بەهاتایە ئێمە کۆمەڵە زانستی ترمان دەبوو ئێستا فیزیا شتێکی تر دەبوو ئەم فیزیایی کە ئێستا ئێمە دەیخوێنین و ئەمە هەندەسەی کە ئێستا ئێمە دەیخوێنین ئەمە نەبێت شتانێکی تر دەبوو جۆرێکی تر لە زانستە هەبوو بەڵام لەبەرەوە ئەو ڕێڕەوە دیکارتی نەگرت باکسەوە ئەمەی کە دیکار کردی وەکووتم نەریتی کرایەوە وە کراب بە نەریتێکی تەکنیکی و ئەم نەریتە پەرەی پێدرا وە زانستی گەیاندووەتە ئەوەی کە ئێستا ئێمە تایە هەیە و ئەمە تەبان
نەفیکردنەوەی ئەوە نییە کە زانست ئێستا دەتوانێت شتانێک نایڵێ گەرمامان بێت و نایڵێ نازانم شتە تەکنۆلۆژیانە دروستکراوە نەمانە هەمووی بۆ خزمەتی ئێمە و ئەوە نەفی ئەوە ناکاتەوە کە دێڵێ کە ئەم شتانە ئەمانە سوودمەندن بەس باش یعنی هەموو سوودمەندێک ناکرێ باش بێت ئەمان سوودیانەیە بۆ ئێمە بۆی ئێمە گەرمامان نەبێ بۆی ئێمە نازانم چیمان نەبێ بۆی بە پێ زۆر نەڕۆین بۆچی ئەمانە هەموو کورت کراونەتەوە شتانێک کە جاران ئێمە بە کاتێکی زۆرمان پێویست بوو بۆکردنی ئێستا بە کاتێکی کەمتر دەیکەین یعنی کەسێک گەگەر جاران بە هەر وەسیلەیەکی تر باتایە لە خوورماڵەوە بۆ سلێمانی لەوانەیە بۆ نمونە 3-4 ڕۆژی پێ بشوایە کەمتر یا زیاتر بەڵام ئێستا ئێمە بە سەعاتێک دێنە ئێرە ینی چی کراوە لێرە بەڵام من هەر دێمە ئێرە و ئەویش دێتە ئێرە گەر من بە 3 ڕۆژ بێمە ئێرە ئەو بە ینی ئەمە خێرا کراوە وام تەکنیکە یەکێک لە مەبداەکانی خێراکردنە سەریحکردنی کاروباری ئێمە چۆن کاروباری ئێمە بگاتە ئەو پەڕی سورعەتی خۆی بە سەریعی شتەکان بێنە بەردەستمان ئەمە جیاوازە لەو زانستەی کە ئەو باسی دەکات و فعلەن ئەو زانستانەی کە دیکار لە بیرکردنەوەی دیکارتە هەن ئەمانە ڕەبتێکی بەهێزی لۆجیکی لە نێوانیانە هەیە لەبەر ئەوە دەتوانی لە یەکێکیانەوە ئەوی تریشان بزانی لەبەرەوە لە ناوە هەمووی پێکەوە بەسراون و هەمووشیان بەسراون بەچێوە بە عەقڵی مرۆیەوە و ئەوەی کە لە سەروی هەموویانەوەیە ینی هاوبەشە ینی زانستی زانستەکانە ئەمە بەر لە هەمویان تۆ دەبێت دەرکی پێ بکەین و لەوێ بیتە بەرەو خوارەوە بەرەو زانستەکانی تر ئەگەر ئەمە لەگەڵ خۆتانەیەنی ئەوەیە دیکار دەڵێ ئەوە زەرەرەکەی زیاترە لە سوودەکەی تەمان لێرە و بە زمانی سوود و زەرەر باس دەکا بەس مەبەستی لە زەرەر و سوود چییە ینی ئایا وا دەڵێ هەرەو دەڵێ نەفع و زەف باس دەکات ینی ئەمە بە نسبەتە و پەرەگرافەوە دوو پەرەگرافەوە ینی چۆن لەمانی ترا ڕێگری هەیە لە بەردەم ئەوەی ئێمە لە مەجالێک لە مەجالەکانە لە ئیشێک لە ئیشەکانە ئەگەر یەک ئیش وەرگرینەوە بە باشی دەچینە پێشەوە و دەتوانین وا باشترە و سوودی نییە گەر دوو ئیش پێکەوە بکەین ئەم بانەلۆگی بە لە بریدانان ناتوانین بڵین زانستەکانیشوان یعنی زانستەکان بە پێچەوانەوە ڕۆشتن بەناو هەر یەکێکیانە لە هەمان کاتا ڕۆشتنە بەناو ئەوی تریشیانە بەبێ ئەوەی تۆ لەو بارا کارکەیکە و زانستە بواری ئەو زانستەیە بۆ نمونە توخمەکانی سروشت کە بابەتی کیمیایە دیاریکردنی توخمەکە لەلایەکەوە پەیوەندی نێوان توخمەکان پەیوەندە فیزیکەکەیە کە ئەمە کاری فیزیایە کاتێک تۆ لە فیزیا و قوڵ دەبیتەوە لەوەی کە گردون چۆن لەم توخمانە پێگاتووە لەگەڵ دیاریکردنی توخمەکانە لە ڕێگەی کیمیاوە ئەمانە ڕەبتن بەیەکەوە یعنی تۆ چەند لە فیزیا قوڵ بیتەوە بە جۆرێک لە جۆرەکان لە کیمیاشا قوڵ بیتەوە تەنانەت لە بایۆلۆجیشا قوڵ بیتەوە لە بایۆلۆجیا کە ئامادە ڕەبتێکی زۆر دوور هەیە لە وا دەزانێت دوورە لەو بینە لە عینی کاتا لە ماتماتیکیشا قوڵ بیتەوە ینی لە یەک کاتا تۆ بەناو کۆمەڵە زانستان دەڕۆیت نەک وەکو ئەوەی کە ئێستا لە خوێندنی هەیە تۆ خوێندنی ئەساسی دەیە ئەلا ئەساس بۆی دواتر پسپۆڕیەکان هەڵبژێری بە زەمانە تێکەڵکردنە بۆ نمونە تۆ لە ئەعدادی ئاتای ئەعدادی ئەمە پێدەوتێ خوێندنی بنەڕەتی بۆی تیشتاک و خساسەکان بەتەواوەتی جا نەکراونەتەوە لێەوە خساسەکان جا دەکرێتەوە ئەلا ئەساس ئەساسێکی مشتەرەکە ئەساسی مشتەرەک لە مەکتەبا بۆ بە زانستەینەکان چییە بۆ زانستە طبيعيەکان ڕاضیاتە بیرکاریەکە لە مناڵیەوە فێر دەکردن کۆشکلان هەندەسیەکانە على ئەساس ئەمانە وەکو ئەساسێکن بۆ جا ئەم ئەساسە ئەو ئەساسە نیە دیکار باسی دەکەن یعنی ئەمە ئەمانە بخێنین شانسی ئەومانەیە بچینە عینێک لە بەشێک لە بەشەکان نا ئەمەیان ڕێگای ڕۆشتنەکەیە بەناو زانستەکە و زانستەکە جیاوازە ئەو زانستە نییە کە ئێمە پێی دەڵێن زانست و کاتی ئێمە لەم زانستا قوڵ دەبینەوە لە ئەمان کاتا لە زانستەکەی تریشا قوڵ بووینەتەوە ئێستا گەرم لە حەزەمان کردی بێ ئێمە هەتا بەر لە
پەیدابوونی زانست بە معنای ئەوروپیەکەی لە ڕاستیە زانستە جیاوازەکانیشی کۆمەڵک کەس نەبووە یاری پسپۆری نەبوو ینی بۆ نمونە ئەرستۆ کتێبەیە لەسەر بایۆلۆژی لەسەر دەرووناسی لەسەر فیزیا لەسەر ئیلاهیات لەسەر ینی هەموو مەجالەکانی زانست لەسەر لۆجیک لەسەر وتارسازی لەسەر شعر ینی ئەرستۆ لەسەر شعر قسە دەکات لە عینی کاتان لەسەر بایۆلۆژیش قسە دەکات وفعلا چەند بەقوڵی لە شعر هەڕۆشتووە ئەوەندە بەقوڵیش لە نەفسە مۆزوعی سایکۆلۆژیا ڕۆشتووە ئەوەندە بەقوڵی لە حیوانە ڕۆشتووە جارێک کتێبی حیوانەکەی هەر شتێکی زۆر عجایب و وردە ینی بەل لەو کەس ئاوا بە وردیە و شتانەی جا نەکردوێتەوە جاکردنەوە بۆ بەل لەو بەس وەکو ئەونا و ئەوە چی کۆمەکی ئەرستۆی کردووە بە ئەمە مەجالە فراوانەکە ئەمە پەیوەندی ئەو زانستەیە ئەو بنەمایانەیە کە دیکارت باسی دەکات بە زانستەکانەوە زانستە جیاوازەکان باشە دیکارت چۆن لە مەوزۆی ئەخلاقا دەڕوات لە مەوزۆی دەروونە دەڕوا لە مەوزۆی بایۆلۆژیا دەڕوا و ئەسڵ ئەرستۆ نەبووە ئەم زانستانە ئەساسەکانیاندا نەمەزرا بوو ئێستا زانستە ئەوروپیەکان هەر لەسەر بابەتەکانی ئەو بابەتانەدا مەزران کە ئەرستۆ بابەتەکانی تحلیل کرد و مەنهەجی زانستی بەشێکی زۆری قەرزاری ئەرستۆیە لە ڕاستیە ئەی چۆن ئەمەی کرد ئەرستۆ هەر دیکارت خۆی هەمان شت دەکات ینی دیکارت خۆی لە مەجالی زمانە یەک پەرەگرافی هەیە ئەو پەرەگرافەی بەقەدەر هەموو علمی زانستی زمان ناسی ینی زمان ناسی مۆدرن دەبێت شتێکیایە یەک پەرەگراف شتێک پێ دەڵێ سڕی زمانت پێ دەڵێ ئەو سڕەی کە زمان ناسی مۆدرن دەڵێتۆ خۆتی لێ دوور بگرا و لەو پەرەگرافە ئاشکایی دەکات ولا بایۆلۆژیا و مەوزوعی لە فیسیۆلۆژیا ئەم پیاوە ئەساسێک دادەنی ئەی ئەمە لە کێوە ئەم لێرەوە خەریکی فیسیۆلۆژیایە لەو لاوە خەریکی فیزیایە ئەمە چییە ئەمە ئەو جۆرەیە لە زانست کە دیکارت باسی دەکات و ئەم زانستە جیاوازە لەو زانستە جزئیانەی کە ئێمە بۆ مەبەستێکی دیاریکرا و فێریان دەبین و ئەم زانستە دیاریکراوانە ئەم جزئیانە کە ئێمە بۆ مەبەستێک فێری دەبین ئامانجەکەی لە ڕاستیە لە دەرەوەی خۆیەتی ئامانجەکەی لە ناو زانستانیە بەس ئەم زانستەی دیکارت باسی دەکات ئامانجەکە لە ناو خودی زانستایە یعنی من زانینم دەوێت نەک ئیشێکم دەوێت دەسم کە بژین و ئەم زانستانە بە جۆرێک ڕێکخراون کە من وا بیریان لێکەمەوە وەکو دایک و باوکەکان بێ ئەمەیان وتووە بڕۆ بخوێرە با مستەقبەلێک بدەن ئێمە وا بیر لە زانستەکەین زانست لای ئێمە شتێکە دەچی دەیکەی بۆ ئەوەی ئیشەکە دەستکەوێت ینی چی ینی زانست وجودی نییە تۆ دەکرێت نەچیتە ئەوێ و ئیشێکی شت دەستکەوێت ینی لە تۆ بانکیەوە شتی وردی و باماشی ئەرستۆ نەگەرەوە کەسێکی وەکو ئیبن سینا کەسێکی وەکو ڕازی ئەوانەش تەنانەت ینی لە بوارە جیاجیەکانە هەمووی تەسەوراتیان هەیە و تەسەوراتەکانەوە نییە قسەی هەیە بۆ چوونی هەیە بۆ چوون نییە ئەمە تەحقیقاتە بە دوواداچوونە یعنی شتی هەیە شتی ئاشکرا کردووە لەو مەجالە و دیکارت دەیوێت ئەمە بڵێ ئەرێ ئەوە چیە وا دەکا لە مرۆڤێک کە بتوانێ بە ناو هەموو زانستەکانە ڕۆ بچێ بە یەکجار ئەمە چی حتمما ئەمە جیاوازە لەوەی کە ئێمە ناوە زانست و فێری پیشێک لە پیشەکان بەل لە هەموو شتێک دەبێ ئێمە ئامانجی زانست بزانی چییە یعنی ئێمە بۆچی دەبانەوە بزانین ئێکاتێ من بۆ ئەوە دەمەوە بزانم ئیشەکەم دەستکەوێت نازانم لە ڕاستیە ینی ئامانجەکەم زانین نییە یعنی من پێویستم بەوە نیە شتەکان بۆم ڕۆشن ببنەوە پێویستم بە ڕووناکی نیە لە ڕاستی ئەوەی کە بزانم ئەم شتانە چین و تێبگەم لە ژیان و لە بوون و لە خۆم و لە هەر شتێکی تر من هەر ئەوەندەیە من ئیشەکەم دەستکەوێت دواتر ماڵ و منداڵەکەمی پێ بەخێنم ینی لێرەوە ئیتر زانست ئەمەش کە ئیشێکە هەموو کەس فێری دەبێت ینی ئەوەی کە دەکرێت ئێمە ئیشێکمان بۆ دەستخا هەموو کەسێکەر کەسێک ینی بیر کاتەوە بیر نەکاتەوە نازانم بەعکسەوانەی بیر ناکەنەوە باشتر دەتوانن یەکەمەکان بیر نەکەنەوەکانە یعنی ئەوانەی لە زانکۆ قودرەتێکی باشی دەرکردنیان هەیە بەڕاستی ئەوانە کەم بیر دەکەنەوە و جوان خۆیان زەبت کردووە بۆ ئامانجەکە
و ئەوە نەکبەتیە کەسێک بچێ بۆ زانکۆ بۆ ئەوەی بزانێ یعنی ئامانجەکەی ئەمە بێت ئەمەی تر بەڕاستی مشکلێ بۆ دروستە بێت یعنی ئەگەر زانین تعریفی زانست لە لای ئەم تعریفە دیکارتێ بێت هەر وەکو دیکار چۆن مشکلەی بۆ دروست بووە لە زانکۆکان هەمیش مشکلەی بۆ دروست دەبێت و ئەمە یانی ئەوە نایە ئێمە با زانکۆکان فێدەین نا با تعریفیان کەین وەک خۆیان زانکۆ شوێنێکە ئەمە شوێنی پیشەکانە فێربوونی پیشەکانە جای کەرەوە زانستی پیشەیی ئەوەی کە هەیە جای کەرەوە لە زانست و فعلا دەبێت دوو جۆر لە زانکۆ هەبێت زانکۆیەکیان ڕەبتی بە زانستەوە هەبێ و زانستێک کە ئامانجەکەی لە خۆیەتی زانستێکیش بۆ پێگەیانی خەڵکی پیشەیی بێت و مشکلەکە ئەوەیە کە ئەم دوانە تێکەڵکردنە ئینسانە پیشەیەکەت وەکو پیشەیەکی باش بۆ دەردەچێت و نا زاناکەشت یعنی هیچ کامیانە نییە لە هەردوو دینان دەبین و فعلا ئێمە ئێستا ئاوین لە هەردووکیان بووین نە ئینسانی پیشەیی باشمانەیە تا مهندسێکی باشمانەیە فلانێکی باش نیمانە چونکە پەروەردەیەکی پیشەیی نەکراوە بە ناوی زانستەوە پەروەردەیەکی پیشەیی نەکراوە بە کابراش بڵێ پیشەیی تۆ یعنی لێ تووڕە دەبێت بڵێ ئەمەی تۆ دەیکەی علم نییە مێنەیەکە پیشەیەکە بە باشی فێری بە و بڕۆ بە عەمەلی فێری بە پێی ناخۆشە چونکە خۆی بەوە دەزانێت کە ئەمە علمە زانینە تۆ لە شانی کەم دەکەیتەوە بڵێ تۆش لەگەڵ بۆ نمونە کابرایەکی دارتاش فەرقت نییە ئەویش پیشەیە بەڵێنا ئەمە زانستە من زانام تۆ زانانی تۆ کەسێکی تەکنیکاری پیشەیت دەبێ ئەمانە جیا بکرێتەوە ئەمانە ڕەبت کراون بۆ دروستکردنی جۆرێک لە توزانێ سمعەت پێدانێکی ساختە بە شتەکان لە کاتێکە شتەکان لە ڕاستیا تاریفی خۆیان هەڵگرن جوانن یعنی بەوە جوان نابن من فەرزەن بە شتێک کۆمەڵناسیە ناوم ناوە فەلسەفە بەمە ینی من ناتوانم کۆمەڵناسی جوان کەم بەوەی کە فەرسە کۆمەڵناسی دەبێت کۆمەڵناسی بێت بەوە جوانە من بەمە بەهای بەرز ناکەمەوە کە فەلسەفەی بەسەرا ببڕم و زۆرێک لە کۆمەڵناسەکان پێیان دەوتێ فەیلسوف نەگەر کۆمەڵناسەکان چوزانم ڕۆژنامە نووسەکانیش داوی فەلسەفا وەکو بڵێ دەلکێ بە هەموو شتێکەوە عەلا ئاساس بۆەوەی بڵێن شتێکی گرنگە نا جای کەرەوە ئەمەیە ئەوەیە یعنی بۆ دەبێ فعلا ئەم نەقسە هەبێ لە خاوەنی ئەوانەی کە مارەسەی زانستێک لە زانستەکان دەکەن هەست بە نەقس بکەن بچن ناوەکەی خۆیان بکەن بە شتێکی تر بۆەوەی ینی بۆ دەبێ ئەمەوە بێت نەمە خۆی لە ڕاستیا بەڵگەیە لەسەر لاوازیە و بوارانە ئەمەی لێرە جا دەکرێتەوە ئەمەی دیکار دانی یان بیری لێ دەکاتەوە لە ڕاستی ئەگەر دیکار زانکۆیەکی دانایە دەبوایە ئەو کەسانەی دەچن ناو زانکۆی دیکار ئامانجەکەیان پیشەیی نەبوایە یعنی بۆ ئەوە نەچوونایە کە لەو زانکۆیە شادەی پیشەیەکیان پێ بدرێ بۆ ئەوەی ئیشێکیان دەستکەوێت دەبوایە ئەمانە ئامانجەکەیان خودی زانین خۆی بوایە لەبەرەوە ئەم جۆرە لە زانکۆ ئەم جۆرە لە زانکۆ کە نییە لە ئەوروپا هەردووکیان تێکەڵ کرا سراعێکی گەورە هەیە لە تاریخی زانکۆی ئەوروپیا لە بینی ئەو دوو تەرەفە ئایا زانکۆ چی دەکات و دوجار تەرەفە تەکنیکێکە سەیتەرە دەکات لەسەر زانکۆ وەلا یازال لە سەیتەرەکردنێکی بەردەوامایە و تەنانەت نەمانی بەشەکانی فەلسەفە لە زانکۆکانی ئەوروپا و بەرەبەرە فڕێدانی دەرەوە گۆڕینی زانکۆکان بۆ دروستکردنی کەسی پیشەیی دەقیق ئەمە خۆی هەر بەرهەمی سەرکەوتنی ئەو نانی بیرکردنەوە تەکنیکیەکەیە لەسەر بیرکردنەوە عەقلانیەکە بەڵام ئێمە لە ڕاستیە ئەگەر دەستکاری ئیسلاحی ئەم شێوازە لە سیستەمێکە مۆدێرنە بکەین دەبێت چی بکەین دەبێت زانکۆی دوو زانکۆ یعنی ئەو دوو جۆرە لە زانین جاکەینەوە زانینی پیشەیی بە تەواوەتی لە زانین وەک زانین جاکەینەوە و دیکار دەیەوێت قسەکردنەکەی لەسەر ئەوەیە ئەگەر بێت و من وا ینی بەو پرۆسەی زانینا بڕۆم کە دیکار باسی دەکات فعلا من کاتێ لە بوارێک لە بوارەکانە بابەتێک لە بابەتەکان کە بابەتی فیزیایە بیر دەکەمەوە من دەتوانم بیر بکەمەوە و دەتوانم دەرک بە شتانێ بکەم بۆچی چونکە بیرکردنەوەم ئەو دەخاتە ناو زەمینەکەی خۆیەوە وەکو چۆن کەسێکی باری فیزیا ئەویش بیرکردنەوەی دەخاتەوە ینی ئەو شتە دەخاتە ناو بیرکردنەوەی خۆی لەبەرەوە دەکرێت کەسێک کە بەو خوێندنەوەی زانستی فیزیا تێنەپەڕیوە ئەسڵەن دەرک لە ناو بابەتەکە دەرک بە سەرێک لەو بوارە بکا کە ئەسڵەن ئەوانی تر دەرکی پێ
بەڵام بێگومان دەرکردن بە شتێکی ئاوا یعنی وەکو بڵێ لە ئێستا بە پێم سیستەمەی کە هەیە شتێکی قەدەغەکراوە ئەوە بیر چوەتەوە کە ئەسڵن ئەوانەی کە دەرکیان سەر بە بنەما سەرەتاییەکانی فیزیک و بایۆلۆجی و ئەوانە کردەمە ئەو کەسانە بوون کە مختص نەبوون ئەمانە ئەم ڕێڕەوەیان گرتم و کاری دیکارت ئەمە بوو کە ئەم ڕێڕەوە پەرەی پێ بدرێ و ئەم باسانە ئەم مەوزوعە ئەم جۆرە لە زانست بێتە ناوەوە وە کێشەی تەنانەت لەگەڵەوانی تراکە هەولیان دەدا ئەمە تەکنیکیکەنەوە لە ڕاستی هەر دەکەم هەر لەوێ بێت چونکە ئەمە زانستی تر بەرەبەرە ئینقراز دەکات لەوێ نامێنێ و ئەوەی کە دەمێنێتەوە ئەوەیە کە پیشەیە